لازان لەگەڵتان بەردەوامی دەچینە بڕگەی تەندروستی باین باش کوردستان ئەمڕۆ لەم بڕگەیە باس لە گرنگی خۆراک گرنگی بەهای گرنگی و بەهای خۆراکە ئاویەکان دەکەین بۆ تەندروستی مرۆڤ بزانین چه گرنگیەکیان هەیە بۆ پاراستنی تەندروستی مرۆڤ و باشکردنی سیستەمی تەندروستی مرۆڤ. دکتۆر ئەرکان مەنوچەر پسپۆڕی تەندروستی گۆشت میوانی بەرنامەکەمانە و گفتوگۆی ئەم بابەتی لەگەڵ دەکەین. دکتۆر ئەرکان بەخێر بێت باین باش. سپاس دەکەم. بە شێوەیەکی گشتی بەها و گرنگی خۆراکاویەکان چین؟ ئەو خۆراکانی کە بە خۆراکاویەکانەوە دەبێت دەکرێت بڵێن چی دەگرێتەوە بە هاوگرنگیان چییە؟ بڵێ پێشێکی سپاس بۆ قسانیم دەرفەتە. سپاس بۆ جەنابشت. دیارە خۆراکە ئاویەکان یاخود زیندەوەرە ئاویەکان بۆ زیندەوەرانە وترێت کە لە ڕووبار و دەریاچە و گۆم و زەریاکاندا هەن. بەگشتی ئامارێکی ورد نییە، بەڵام بەپێی ئامارە فەرمیەکان ئەوترێت 32,000 جۆر خواردنی ئاوی هەیە. بەڵێ ئەم خواردنە ئاویانە دەتوانێت بوترێ بە جێگرەوەی خۆراکی پرۆتینی ئاژەڵ و ڕۆک دانرێن. واتە ئەگەر مرۆڤ تەنها لەسەرم خۆراکاویانش بژی ئەتوانێت زیندەچەلەکانی لەشی بەدی بهێنێ. ئەمانە دیارترینیان جۆرەکانی ماسیە، ڕۆبیانە، ئەختەبوتە کۆمەڵێک خواردنی سەرەکین کە لەبەرەوەی ئێمە ناوچەکەمان لە ڕووی جوگرافی و ئاوی نیە ئاشنانیت پیان. بەڵام وڵاتی یابان بە یەکەم وڵات دانرێت کە زۆرترین بەکارهێنەری خواردنە ئاویەکانە. بەڵێ و سوودێکی گەوری بۆ تەندروستی لەشی مرۆڤ هەیە. بەڵێ دکتۆر ئەگەر بەتایبەت باز لە ماسی بکەین سوود و گرنگی ماسی چییە بۆ تەندروستی؟ بەڵێ خواردنە ئاویەکان بەگشتی و ماسی بەتایبەتی جۆرەکانی ماسی نەک تەنها جێک زۆر جۆرەکانی ماسی کۆمەڵێک تایبەتمەندیان هەیە کە مرۆڤی ئەم سەردەمە ناتوانێت لی بڵێ مستەغنی بێ لی بێبەش بێ. یەکێک لەوانە زۆرترین پرۆتینی تایە بە بەراورد لەگەڵ گۆشتی مەڕ و باڵندە ئەوانە گۆشتی ئاژەڵ و باڵندە زۆرترین پرۆتینی تایە کەمترین شەوری تایە و تایبەتمەندی پرۆتین و چەورەکەشی جیاوازە. بە ئینگلیزی وترێ مۆر سۆلیبل ئەند مۆر دایجەستەبڵ، واتە ئەو پرۆتینەی خورێت یاخود ئەو چەوری خورێت لەو خۆراکە بە زۆرترینی لێ هەرسە بێ و زۆرترینشی لێ هەڵ ئەمژێنان ڕێخۆڵە و ینی مرۆڤ زۆرترین سوودی لێ وەرەگرێ. زائیدەن ئەو جۆرە چەوری کەم ئاژەڵ ئەم زیندەوەرانە هەیەە لە چەوری جۆری ناتێرن، واتە ئەو جۆرە چەوریان کە زیان بۆ لەشی مرۆڤ ناگەێنن و بگڕە سوودیشی پێگەێنن و لە هەمووی گرنگتر تایبەتمەندی تریان هەیە کە بۆ چارەسەری دەرمان بەکارهێنرێ. بۆ نمونە دواتر باسییانەکەین لە حوت و نەهەنگ و ماسی تونە و ئەوانە چنە پێکاتی دەرمانەکانەوە کە ئێمە بەکاریانێنین بۆ چارەسەری زۆرێک لە نەخۆشەکان. بەڵێ ئەوەی کە دەخورێت دکتۆر لە ئێمە زیاتر ماسی ینی ئەو خۆراک ئاویەکانی تر چین ینی کامیان کە گرنگن کە ئەز لای ئێمە زۆر ئاشنانین پێی بۆ پێی کە کەمتر هەیە لە ئێمە ینی کامیان زۆرتر بەهای خۆراکی هەیە نزیکە لە ماسیەوە یاخود بەهای خۆراکیەکەی زیاترە؟ بەڵێ بە کۆبڵەیەکە ڕێزبەندێکی بکەین بە ڕێزبەندی بە پلەی یەکەم ماسی و جۆرەکانی کە بریتێ لە ماسی کارب، ماسی سەلەمون، ماسی ساردینە، مارەکێڵ، نەهەنگەکان. نەهەنگ ئەگەر دەرفەتە بێت دواتر باسیکەین کە نەهەنگ چەندێک گرنگی هەیە، ماسی دۆلفین، ئەمانە بە ماسیەکان بەگشتی گرنگەکان لە جۆری چەورەکانە کە ئۆمیگا3 و هەندێک سەرچاوی تری خۆراکی لە بیرم چوو باسی بکەین. ڤیتامین A و D بە ڕێژەیەکی زۆر لە A و D و هەروەها خوێەکان کە فسفۆرە، سلینیۆمە، ئاسنە، ئەمانە بە بڕێکی زۆر لەم خواردنە ئاویانە هەن. دواتر ڕۆبیانمان هەیە کە ڕۆبیان ئەگەر هەندێک سەرچاوە ئەڵێن کە کۆلێستۆرۆڵێکی زۆری تێدایە پێویستە زیادەڕەوی نەکرێت لە خواردنی ڕۆبیانە. ڕۆبیانیش کۆمەڵێک خوێی تێدایە کە مۆرمە فۆسفۆری تێدایە کە مرۆڤ زۆر پێویستێتی بۆ زیندەچەلەکانی لەشی. بۆ نمونە مادەی زینکمان هەیە کە بۆ خوێن بەربوون وەمانە لە لەشی مرۆڤ سوودی لێبینی. زائیدەن کۆمەڵێک حوبارمان هەیە، مەسەلەن ماسی تونەمان هەیە. ماسی تونە ینی بۆ چارەسەر بەکارەیە، چارەسەرێکی گەورەی سروشتیە بۆ لەشی مرۆڤ، بۆیە لە بازاڕەکان نرخی بۆ نمونە چارەسەری نەخۆشیەکانی سیلەکە بۆ ئەچێتە پێکاتی دەرمانەکانی کاردیۆڤاسکولەر ئەوانەی کە کۆندامی دڵ، کۆندامی سوڕان ئەچێتە ئەو بابەتانە. لە گرنگترین پێکاتی ئەم خۆراکانە جۆری چەوری ئۆمیگا3. ئەم جۆری ئۆمیگا3 ئەو جۆرەیە کە لە مولەکانی خۆی نەشا نانیشێ مرۆڤە، واتە نابێتە هۆی ئەو دەرهاویشتە خراپانەی کە مەسەن لە خواردنی چەوری مەسەلەن ئاژەڵەوە توشتە بێ. هەروەها ئەچێتە پێکاتەی ماسوولکەکانەوە و هەروەها لەو گرنگتر
پێوترێ فود برین واتە خواردنی مێشک ئۆمیگاسری بەبرەوە ئامۆژگاری دایکانی دووگیان ئەکرێ کە زۆر ئەم ماسی بخۆن یاخود لە هەندێک پزیشک لە ڕێگەی حەبەوە ئەدرێ بە دایکەکە بۆ زۆر کاریگەری هەیە لەسەر گەشەی مناڵ لە سکی دایکە و پاشە دایک بوون بۆیە خواردنی ماسی پێویستە ماسی بەرهەمە دەریاکان پێویستە بکرێ بە کللتور شکە سەرچاوەیەکی گرنگی پرۆتینی و ڤیتامینی و خوێکانە. دکتۆر باس لە ژنی دووگیان کرد کە ماسی بەسوود دەبووی هەموو جۆرێکی ماسی بەسوود دەبووە خود جۆرێکێک ئەو لە ماوەی دووگیانەکەیە نەتوانێت بیخوا. ئۆمیگاسری و بەرهەمە ئاویەکان و کوڵی بەرهەمەکان بەگشتی تەنها لەو کاتە ناخورێ کە پزیشکی تایبەتمەند لە ڕۆی جۆری تەمەن یاخود جۆری نەخۆشی کەسێکەوە بڵێ مەیخۆ ئەینا بەگشتی دەوترێ بخورێ و زیانی نییە بۆ چکە وتمان سەرچاوی گرنگی پرۆتینە و کە دایکیش لەو سەر تەمەنای پێویستی فتریا پێویستی بە سەرچاوی پرۆتینی و ڤیتامینە. بەڵێ دکتۆر شتێکی تر هەیە کە زۆر کات ئێمە زۆر باشی بۆمان جیا ناکرێتەوە ویش ماسی تێکچوو خراپ بۆ چۆن ئێمە جێ بکەینەوە لە ماسیەک کە باشە و دەشێت بۆ خواردن. بەڵێ ئەوە پرسیارێکی گرنگە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆمانە کە ئێمە بینینە سەر شەقام و بازارەکان ماسی بەدیەکەین گرنگە تاکی کڕیار ئەو ڕۆشنبیری هەبێ بتوانێت خۆی تا ڕادێکی باش بڵێ خراپ و چاک لە ماسیەکانە جیا بکاتەوە. بە پلەی یەکەم ماسی ئەگەر زیندوو قسە بکەین لەسەر ماسی زیندوو ئەوەیە دواتر ئەگەر باسی بەستوش بکەینە بیرمان نەچێ ماسی زیندووەوەیە کە کڕا لە کەسێک ئەکڕێت بە شێوەیەکی گشتی هەست نەکەی کە ماسێکی خراپە بۆنی هەبێ یان شتی هەبێ و پاش ئەوەی کە ئۆرگانەکانی ناوەی دەرهێنرا هەوڵ بدرێ بە زووترین کات پاک بکرێتەوە بشۆرێتەوە. بە پلەی یەکەم ئەوترێ ئەو ماسی کە خراپ بووە ئەو چاوی ئا ماسی کە چاوی هەیە ماسی ئەبێت چاوی لە دەرەوە بێ و لە ماعێکی پێوە بێ ئەمە ماسی تازەیە ئەگەر چاوی چوو بە ناوە و یاخود تەقیب و لە ماعی پێوە نەما بۆ ماسیە بڵێ فترەیەکە تێک چووە پاشان پێکهاتەی لەشی ماسی مادەیەکی لە ماعی هەیە بۆنێکی هەیە کە بۆنی ماسی لەوەیە هەمومان ئاشنابین پێی بەڵام بە بۆنی ماسی خراپ بوو بۆنە ئەوەی کە ئاشنابین بۆنی دەریایە و بۆنی گیای دەریاییە بەڵام بۆنەکەی تر بۆنی مادەی خراپ بووە. شتێکی تر کە زۆر باوە بریتێ لە ڕیشوەکەوانەی ماسی کە هەناسەی پێەیە لە تەنیشتی سەری ماسیەکەوەیە ئەم ڕیشوەکەوانە لە ماسی نۆرمەڵ و ئاساییە بریتێ لەوەی کە ڕەنگێکی سووری گەشی هەیە و بۆنیشی نییە بە پێچوانەوە لە ماسیەکە خراپ بوو بێ و لە شوێنێکی خراپ هەڵگیرابێ و تەمەنێکی هەبێ تەمەنی سەربڕی نەڵێم یاخود گرتن ئەم ماسیە ئەو ڕیشوەکەوانە بۆنی کی خراپی هەیە و هەروەها ڕەنگی گۆرێ بۆ خۆڵەمێشی زەردباو لەو خاڵێکی زۆر ئەویش گرنگتر پولەکەی لەشی ماسیەکە لە ماسی تازە و فرێشە ئەم مەتنە یانی کو بڵێ تونگە بە ئاسانی ناکرێتەوە بەڵام ئەگەر ئەم پولەکەیە بە ئاسانی نیە بووە ئەوە توانی بڵێ ئیندیکەیتەرێک و علامەتێکە کە بۆ ماسیە خراپ بووە. بەڵێ سەبارەت بە ماسی بەستوو ماسی بەستوو زۆر گرنگە ماسی بەستوو یاخود گۆشتی بەستوو هەیە هەر بەرهەمێکیتری بەستوو هاوڵاتی بزانێ مەسەلەی چۆنێتی هەڵگرتنی ئەم ماسیە لە سوپەر مارکێتەکە یاخود هێنانی زۆر گرنگە ئەگەر ماسی خۆی بڵێ جۆری ماسوولەکانی پرۆتینەکەی هەستیارە بۆ تێکچوون ئەگەر چەند جارێک ئەم بەڕادەی ئەو سوپەرمارکێتە بیکاتەوە بیبیستێتەوە لەم کوژانەوەی کارەبایە هەمووکردنەوە و بەستنیەکی گۆشت بە گشتی و ماسی بە تایبەتی ئەبێتە هۆی گەشەی بەکتریاتەیە لەبەرەوە زۆر هەستیارە کە خاوەن دوکانە بەڕێزەکان مامەڵەیەکی تایبەت لەگەڵ ماسی بەستووا بکەن بۆی خراپ نەبێت چکە دواتر ئەبێتە هۆی سەرچاوی ژەهراوی بوون بە کوڵی پۆیزنین کە ماسی ئەوکە گەسپایان مامەڵی لەگەڵاکرێ. بەڵام دکتۆر ئەتوانین بڵێن هەمان سوود و بەهای خۆراکی هەیە ماسی بەستوش بە هەمان شێوە لەگەڵ ماسی زیندووە؟ بەڵێ بەگشتی ماسی فرێش خواردنی فرێش بەگشتی ئەتوانین بڵێن سوودی زۆرترە بەڵام کە ئەشبەسترێ فریزینی پێوترێ لە فریزینە بەها خۆراکەی لەدەست نایە بەو مەرجەی بۆ نمونە لە کۆمپانیا خۆراکیەکانە ئەم فریزی نەکرابێ بۆ نمونە لە کۆمپانیای خۆراکی گشتیە بە نایترۆجینی شل لە ماوەیەکی کەمە ئێهێنێتە ناقص 18 دەرەجە پێوتێ ڕەفی فریزینیاتی بەستنی خێرا لە بەستنی خێرا ئەم ماسیە یاخود ئەم گۆشتە بەهای خۆراکی لەدەست نایە
هاوڵاتێکی خۆشمان هەوڵ بدات لە ناقص 5 لە فرێزەرە بۆ ماوەی 5 ڕۆژێک ئەتوانێت بەکاری بێنێ وەکو فرێژ مامەڵی لەگەڵا بکە بەهای خۆراکیشی زۆر لە دەست نایە بە تایبەتی ئەگەر نکاتەوە کردیە و ئاوی ڕۆژت پرۆتینەکەی لەگەڵ شێوازی دروستکردنەکەی دکتۆر کامیان ینی بە برژاوی بێت یاخود سوورکردنەوە بێ زۆر جار بە شێوازی جۆرا دەخورێت ماسەکە کامیان ینی باشتر بە خۆراکیەکەی دەپارێزێت بڵێ لە زۆربەی چێشخانەکان و کابانی ماڵی وڵاتانی ئەوروپیا کامانە ماڵەکان گەرمی پێیان هەیە ئەم گەرمی پێوە چییە یاسایەکە کە جێبەجێکرێ هەر خۆراکێک گۆشت یاخود ماسی بەگشتی ئەبێن بەشی قۆڵایی ئەو گۆشتە و ماسیە بگاتە ناقص بگاتە 70 پلەی یاخود 80 پلەی سەدی هەر خۆراکێک ئەگەر برژاندن بێ ئەگەر سوورکردنەوە بێ ئەبێ ئەوەندە گەرمی پێ بگات 80 پلەی سەدی خۆ 80 پلەی سەدی تقریبان ڕوونە ینی پێش کوڵانیش بێ زۆرێک لە بەکتریا و میکرۆبەکان ئەکوژێن لەو خواردنە بۆیە برژاندن ئەگەر برژانێکی سروشتی بێ نەک هەر ڕووکاری دەرەوەی بینین مەسەلەن ناوی سوورسورە و گەرمێکی پێ نەگەشتەوە ئەو نیشانیەوەیە کە ئەمە گەرمی نەگەشتە بەشی ناوەی ئەم خۆراکە و بێ وشیار بیمەرانبەری بەڵێ دکتۆر پێویستە بە ڕێژەی چەند بخورێت ئایا لە هەفتەیەکدا چەندێک ماسی بخورێ بۆەوەی ئەو سوودێکەیەتی پێمان بگەێنێت لەم ڕۆژانە ئامارێکە بخوێنەوە وەکو بڵێ تەوسیاتی ڕێکخراوە جیهانیەکان ڕێکخراوی معایری غیزای بەڕێتیانی هەیە پێوەری خۆراکی بەریتانی ڕێکخراوێکی نێودەوڵەتی معروفە ئەڵێ مەرجە لەسەر هەموو کەسێک هەفتانە 2 جۆر بەرهەمی ئاوی بخوا ینی بۆی زیندە چالایەکانی لەشی بە دروستی جێبەجێ بکە بۆیە ئەگەر ئێمە بتوانین هەفتەی جارێک 2 هەفتە جارێک لەو ماسیانە بتوانین بەکاری بێنین سوودی گەورە بۆ لەشمان هەمە بەتایبەت بۆ منداڵ کە لەو تەمەنەیە پێویستی زۆر بە ماسی هەیە زەرورە دکتۆر ئەو ژینگەی کە ماسی تیا بۆ نون ماسی هەیە لە حەوزا هەیە لە زەیە هەیە لە بەحرە ئەمانە کاریگەریە بێ بۆ ئەو جۆری بەها خۆراکیانە ئەو سوودانی کە ماسیەتی یاخود بە شێوەیەکی گشتی لە هەر شوێنێکا بێ لە حەوزی شابێ خود ماسی شوێن تریش بێ سوودەکانی خۆی ئەبێت بەڵێ من کە ئەو پرسیارەم لێەکەن چەند جارێک لە کۆڕکۆبنەوەیە ئەڵێم ئەمە هەمان یاسای مریشکی کوردی و مریشکی نێو کێڵگە پەلەوەکانی بەسەراسە بێ مریشێکی کوردی کە لە کێڵگەیەکی پەلەوەری حڕایە خۆی مادە خۆراکان بۆ خۆی بەدەزێنێ و کەمترین ئەنتیبایۆتیک و ئەلەف و پرۆتینی دەستکردی ئەدرێتێ بەهای خۆراکێکە و تەندروسترە لە مریشکی کێڵگەیەکی پەلەوەر لە وڵاتانی ئەوروپاش پێشدرێ ئۆرگانیک فوت واتە مادە ئۆرگانیەکان ماسیش بە هەمان شێوە ماسی دەریا و ماسی ڕووبار و چامەکانی لای خۆمان بەهای خۆراکەکەی پاکتر و چاکترە لە ماسی کێڵگە ئاویەکان یاخود بڵێ حەوزەکان بەڵام ماسی حەوزەکانیش ئەوە نییە کە بڵێ بەهای خۆراکی نییە بەڵام بە بەراورد دەگەڵەوە حتمما بەهای خۆراکی کەمترە و کەمتر تەندروستە بەراورد لەگەڵ ماسی ڕووبار و دەریاکان دکتۆر لەگەڵ بەردەوامدەین بەڵام بوو ڕادەگرم بۆ تەنخولەکێک دەچینە خۆپشاندانێکی ئێستا لە هەڵەبجە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە کە بەشێک لە کارمەندانی نەخۆشخانەی فراکەوتنی هەڵەبجە لە سیستەمی تەندروستی بەیاننامێک دەخنەوە پێکەوە دەچینە لای ئەو بەیاننامەیە يلا كاكا ريكورد فلا مكان راسك فلا مكان ما عفوي مونديال ويخون مونديال اولا برانه اما خوي پشگیری 108 کارمەندە بەڕێزان وەزیری تەندروستی و پارێزگاری هەڵەبجە باشە بە قوربان ئەمە خۆی پشگیری 108 کارمەندە ئەمەش داواکاریەکەی کردومان بەڵێ دیارە هێشتا ئامادەنی هەڵدەدەین دواتر لە کاتی خوێنەوەی بەرنامەکەدا بچینە لای ئەو کۆنفرانسە ڕۆژنامەنووسیە ببوورە دکتۆر ڕامگرتی بەڵام با بچینە باسێک لە خۆراکانی دیکەش بکەین بەتایبەت نەهەنگ و ئەو خۆراکانی دیکەیە کە خۆراکی ئاوین گرنگیان چییە؟ بڵێ نەهەنگ بە دێر زەمانەوە بەکارهێنراوە زەیتی نەهەنگ ڕۆمانەی کۆنەکان بەکارهێنراوە بۆ زۆر مەبەست تەنانەت ئەو کات بەکارهێنراوە بۆ چڕکردنی برینەکان و ساڕشکردنی برین بەکارهێنراوە بۆ پێست بۆ مادەی جوانکاری بەڵام زانست تازاڵێ جگەری نەهەنگ و ڕۆنی نەهەنگ بەگشتی ڤیتامین دی و ڤیتامین ئەی تایە بۆیە ڤیتامین ئەی لە چارەسەری نەخۆشیەکانی چاو و زۆرێک تەنانەت بۆ گەشەی مێشک و دەمارەکان کۆمەڵک مادەی تری تێدایە کە
بە تایبەتی نهنگ لە ئێمە نییە بەڵام زۆر جار ئەبینرێت کە لە بازاڕەکانە حەبی زەیتی نهنگوانە توانرێ بەکار بهێنرێ کە سوودێکی گەورەی بۆ لەشی مرۆڤ بێ. ئەو حەبە هەمان گرنگی هەیە لەڕوو باخۆرەکیەکەیەوە خۆی ئەوانە تیجارین و کۆمپانیای گەورە دروستیەکەن بێگومان ئەبێ لەژێر چاودێری پزیشک بخورێ بەتایبەتی حەبی ئۆمیگا-3 مەسەلەن حەبی ئۆمیگا-3 هەیە چەوری ئۆمیگا-3 بەسکی بەتاڵ نەخۆنرێ لەگەڵ خواردن بخورێ ئەو بێ ڕێنمایی پزیشکی پسپۆڕی هەنایی باشە. خۆراکەکانی دیکە چینەوانی کە جیاواز لە نەهەنگ ڕۆبیان و کۆمەڵێ خۆراکی دیکەن کە ئێستا لێرەش لە هەرێمی کوردستان دەست دەکەن و خۆراک ئەوانەی تر گرنگیان چییە؟ وە گوتمان ئەم خۆراکە ئەوانە بە ڕێژەی جیاواز پرۆتین و چەوری و بڵێ مادە خۆراکانی تێدایە لەوانە ڕۆبیانمان هەیە کە بڕێکی زۆر فسفۆر و پرۆتینی تێدایە. حوبارمان هەیە ئەم حوبار زەیتی حوبار ئۆمیگا-3ەکەی و زەیتی تایبەتمەندی خۆی بەکارهێنرێ بۆ ئەنی بۆ نەخۆشەکانی کۆندامی هەناسە بۆ پێست بۆیە لە وڵاتە چینیەکان ئەو پزیشکە خۆماڵانێک و بڵێ پزیشکە خۆماڵانی کە خۆیان هەیەە یەکێک لە سەرچاوەکانی چارەسەری سروشتیان بریتە لە خواردنە ئاویەکان. خواردنە ئاویەکان بەکارهێنن بۆ چارەسەری زۆرێک نەخۆشەکان و سوودیشان لێبینیەوە. بەڵێ دکتۆر بە تایبەتێکێک لەو سوودانەی کە باز دەکرێت دەوترێ خواردناویەکان بە شێوەیەکی گشتی خواردناوی بێتە هۆی تەمەندرێژی مرۆڤ. ئەمە تا چەندێک بەو شێوەیە خواردناویەکان بخۆی بێتە هۆی تەمەندرێژی. شتێکم خوێنەوە باسی سوودی ئۆمیگا-3ەکە لە زانایەکە پرسن سوودەکەی چی ئەڵێ لە کێوە دەست پێ بکەم. جا ئەمیش ئەم مەقولانە بوو ئەوەیە کە تۆ ئەگەر خۆراکێک سوودی هەبێ بۆ ماسوولکەکانی لەش و سوودی هەبێ بۆ کۆندامی دەمار و سوودی هەبێ بۆ مولولەکانی خوێن و نەخۆشەکانی دڵ و ئەم سوودانی هەبێت داتر تۆ سوودی لێبینی بڵێ بۆ تەمەنە. ئێستا لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە ئەوەی کە ئیبیستین هۆکاری مردن چییە؟ دیرە جەڵدا جەڵدەی دەماغ جەڵدەی مێشک ئەنی تۆ دیقەت بە لە دەوروبەری خۆت ئەوانەی کە ئەمرن چین بەشێکی یان یاخود بەشێکی بەهۆی کانسەر سەرەتان هۆیکێ لەو هۆکارانی کە ئەوترێت سەرەتان زۆری خواردنە جۆری خواردنی ناتەندروستمان جۆری خواردنی سەناعیمان تا ئێمە بگەڕێنەوە بۆ سروشت تەندروسترە بین. یعنی ئێمە چەندێک لە خواردنی سروشتی لە خۆراکی ڕۆکی بە یاخود گیایی ئاوی بێ ئەوەندە ئێمە تەندروستتر و لە ساخترە بین. دکتۆر بەشێکی پەیوەندی بەوە نییە کە ئێمە هێشتا ینی هۆشیاریمان نییە بۆ هەندێک خۆراکی دەریایی بەتایبەت ڕەنگە هەندە هێشتا پێشی ئاشنا نەبین بۆ خواردنیان بەتایبەت هەندێک جۆری ڕەنگە هەند ناویشمان نەبیستی بێت بە دڵنیاییەوە. ینی وەک گوتم بەشێکی زۆری کللتورە ینی کام لە ئێمە بڵێ حەزیەوەی هەیە ئەختەبوتێک بخوا بۆ شێوە چەند پەلێکی هەیە و لینجێکی هەیە. چندێک لە ئێمە حەزی لەو لینجی ڕۆبیان هەیە مەسەلەن بیخوا. چندێک لە ئێمە مەسەلەن ماسی بینێ لە بازاڕەکە و حەزی لێ نییە. ئەبێ ئێمە لە منداڵەوە ئەم کللتورە دروست بکەین بەلامانەوە ئاسایی بێ ئەختەبوتێ بخۆین بەلامانەوە ئاسایی بێ ڕۆبیان بخۆین چکەمە سوودی لێ بینین. یعنی لە وڵات زۆرێک لە گەلان مەسەلەن بچینە ئەگەسەدانی وڵاتی ئێرانتان کرد بێ ئەوەندەی لەسەر بەهای خۆراکی لێنەرێکی ئێرانی ئیشەکە ئەوەندە لەسەر تام و چێژ ئیش ناکە خەڵکی ئەمە ئەبێ سوێر بێ خۆش بێ بەرەزت بێ بەڵام سەری خواردنی ئێرانی کە هیچ خۆی تێدا نیە برنجێک لەسەر لە چێشخانەکانە ئەبینی هەچ ڕۆنێکی وای تێدا نیە بۆ کار کللتوری و گەلەوەیە کار لەسەر بەهای خۆراکی و تەندروستیەکە کللتوری هەشەیەت کار لەسەر خۆشی و بەلەسەتیەکە. دکتۆر باو هەیە لەسەر ماسی دکتۆر دەوترێ ماسی و ماست بەیەکەوە بخورێ پەڵە دروستەکە تا ئێستاش زۆر کەس ئەم بیرکردنەوەێت لە مێشکیانایەمە تا چەند لە ڕووی تەندروستیەوە ڕاستە. شتێکم دقیق نیم لە معلوماتەکەیە بەڵام توێژنەوەکەم بەرچاو کرد پەیوەندی بە هەرسکردیانە لە گەدەی مرۆڤ پێم وابێ داتایەکی زانستی نبینیەوە لەبارەیەوە بەڵام پێم وابێ پەیوەندی بە جۆرێک لە ئاکشنی یەکتریە ماست و ماسی لە مەعیدە پێم وابێ زیان بە گەدە بگەێنێت یاخود جۆرێک لە غێر تەبیعی ها مرۆڤ هەست بە مەعیدە قورسیەکە پێم وابێ ئەوە دروستەکە بۆیە ئەو قشتە لای دروست بوو. سپاس دەکەن دکتۆر گەڕانمایەکت ناوێ باسی بکەیت زۆر سپاس دەکەم. وڵا سپاس بۆ ڕخسانیم دەرفەتە ومێدەوارین خواردناوەکان بخێ بە کولتور و بێبەش نەبین لەو بەها خۆراکی گەورەی کە بە لەشی مرۆڤ یەگەێنێ.
سپاس بۆ دکتۆر ئەرکامەن و چەرپ سپۆری تەندروستی گۆشت سپاس دەکەین کە لەگەڵمان بووی ئەمڕۆ بەڕێزان دەچینە وچانێک و دواتر دێنەوە لاتە